السلام عليكم ورحمة الله قوتابیانی خۆشەویست سلامی خۆی گەورەتان لێبێ خۆشحاڵم کەوا لەوانەیە چتر پێکەوە شاد دەبینەوە وانەی ئەوڕۆمان ئەدەوات سەفی لەگەر من سەیری کتێبەکەتان بکەن لە پەڕە 98 بکەنەوە ئەدەوات سەفی واتە پێداویستەکانی ناوپۆل ئەو ئامرازەکانی ناوپۆل ئێمە کە لە پۆل داین لە پۆلەکەمان چەند شتێکی هەیە پێویست دەکا ناوەکانیان بزانین بە زمانی عەرەبی ئەگە بین ڕسمی پۆلی دانایە لەسەرەوە لە خوارێش هەر پارچە و لە ژێرەی ناوەکەی نووسیە وەستەگە لە دەست ڕاستەوە دەست پێ بکەین بناوەکان بخوێنینەوە مانایەکانیان بزانین یەکەمیان ڕسمی جانتایەکی کردیە ئەوەی کە لە پشتماندەکەی کتێبی تێدایە پێی دەڵێن حەقیبە حەقیبەتون حەقیبەتون دووەمیان ڕسمی دەفتەرێکی کردیە دەفتەڕون دەفتەڕون دوایە لە پاش ئەو کتابون کتابون سەبۆڕەتون پاشەوی سەبۆڕە سەبۆڕەش چی پێدەڵێن تەختەڕەش سەبۆڕەتون تاویلەتون لە پاشەوی تاویلەتون واتە مێز کورسی و کورسی و کورسیش واتە ئەمەش بە کوردی هەر پێ دەڵێن کورسی طەباشیڕون طەباشیڕون ئێستا مەزیاتر تەباشیر بەکار نایە لە قوتابخانە بەڵکوم قەڵەمی ماجی بەکاردێ قەڵەم و ماجی محفەظەتون محفەظەتون محفەظە چییە؟ ئەو هەندەسەیان ئەو جانتایە بچکۆڵێکەوە پێداویستەکانی قەڵەم و ئەوانەی تێدایە پاش ئەو قەلەم و ڕەساسین قەلەم و ڕەساسین واتە قەلەمی ڕەسازە خۆشمان دەڵێن یان پێنووسی دار دوایە میمحاتون میمحات واتە ڕەشکەرەوە مساح یان مساحی پێ دەڵێن پاش ئەو قەلەم حیبرین قەلەم حیبرین قەلەم حیبر واتە قەڵەمی جاف لە خۆمان دەڵێن قەڵەم جاف پاش ئەو میسطەڕەتون میسطەڕە واتە ڕاستە ئەو دێ مەسطەڕە میسطەڕەتون میسطەڕە پاشان میبەڕاتون واتە تیشکەرەوە یان مختاتە میبەڕاتون زۆر باش ئەوە ناوەکانە کە پێویستە بیانزانین و زۆر ئاسان لە پاش ئەو تەمرینێکمان هەیە تەمرینی چوارەمە حەلکردی بوو لە پێشتر تەمرینی پێنجەم هەڵ بکەین لە بەرامبەر ئەندە ڕسممان لە بەرامبەر ناوەکانیدایە سەر ڕسمی یەکەم حەقیبەیە جانتایە لە بەرامبەری لە حەقیبە ڕامان شێشا بوو هەڵکرایەوە فقط مراجعەیە ڕسمی دووەمیان کورسی و ڕسمی سێممان طەباشیڕون ڕسمی چوارەمان طاویلەتون ڕسمی پێنجەممان سەبۆڕەتون ڕسمی دوای ئەو شەشەمیان دەفتەڕون و ڕسمی دوای ئەو کتابون زۆر باشە تەمرینێک ترمانێک پەیوەندە بۆ بابەتەی تەمرینی شەشەم لە لاپەڕی 106 دەکا یان نا لاپەڕە 106 بەڵێ اكتب كتابة أسماء الأدوات التي تضعوها في المحفظة رسم محفظة دا محفظة جيتسكيا وكو هندسة وكو جانتاج بسكولا پێداویستەکانی كان قوتابخانە تێدا لە پێداویستە بچکۆڵەکان بزانین ئەوە چی تێدا ئەوە ڕسمەکەی دایە دویانی نووسیە قەلەم و ڕەساس قەڵەمی داری تێدایە ئەگە سەیری بکەن لەگە قەلەم و ئەقلام و تەلوین واتە قەلەم ڕەنگ لە پاژەنجونە چی وچماینە ئەگە سەیری بکەین چیتکە تێدایە قەلەم و حیبری تێدایە قەڵەم جافی تێدایە پاش ئەو لەسەروی ئەوە میبڕاتی تێدایە واتە مختاتە وەروەها میمحاتی تێدایە واتە مساحی تێدایە و هەروەها میسطەڕەشی تێدایە پێشتر هەڵمان کردوون ئەوانەیە فقط ئەوەندەیە قوتابیانی خۆشەویست وانەیەکی گرینگە پێویستەمانەیە ناوەکانیان بزانین لەبەریان بکەین تاوانێکی تێ خواتان لەگەڵ